گەنج چین و توێژێکی گرنگی کۆمەڵگایە و ڕۆڵی سەرەکیان هەیە لە بەرەو پێشبردننی وڵات. زۆربەی کات چالاکبوونی کۆمەڵگا بە چالاکبوونی گەنجان دەپێورێت، چونکە گەنجان خاوەن توانا و وزە و بیرکردنەوەی بەهێزن و هەوڵی گۆڕانکاری و داهێنانی نوێ دەدەن. بەڵام ئەوەی جێگای نیگەرانیە لە هەرێمی کوردستان دەسەڵاتداران ڕۆڵ و توانای گەنجانیان فەرامۆش کردووە. سوود لە توانا و بەهرەی گەنجان وەرناگیرێت و هەوڵی بەرەو پێشبردن و دەرفەتی کاریان بۆ ناڕەخسێ. گرنگی بە گەنج نادرێ. من وەکو گەنجێک کە خوێندنم تەواو کردووە، ئێستا هەموو ڕێگاکانی چ حکومی چ ئەهلی هەمووی لە بەردەمان داخراوە، ناتوانین هیچ کارێک بکەین. پێویستە دەرفەت بدرێ بە گەنج. ئەو پێداویستانێکی هەیە بۆ گەنج کە لە زۆر ڕۆ پێویستە بگرێتن نیتی هەم هەلک یان لۆ ڕەخسابیتن هیچ تێش لۆ نەڕەخسایە کە بتوانیتن ئەو فکرە ئەو مان مەبەستان ئەو هیوە ئاواتانی هەینی پێ بگەن. قۆڕەخکردنی دەسەڵات لە هەرێمی کوردستان وای کردووە گەنجان فەرامۆش بکرێن و بەهرە و تواناکانیان کب بکرێن و نەتوانرێت گەنجان پەروەردە بکرێن. هەر ئەوەی ئەو دەسەڵاتدارانە بۆ خۆیان و حزبەکانیان مەبەست بێ دەیکەن و سوود لە توانای گەنج وەرناگرن لە بەرەو پێشبردننی وڵات. لە کاتێکدا بە درێژایی مێژوو گەنجان دەستی باڵایان هەبوو لە شۆڕش و خەبات و بەرەو پێشبردننی وڵات. ئێمە دەسەڵاتێکمان نییە کە پێی بگوترێت دەسەڵاتێکی دیموکراسی و هەموو ئازادیەکان و مافەکان تێدا فەرەهەم بووبی. دەسەڵاتێکە بە درێژایی ئەو ساڵانەی کە لە کوردستاندا حکومڕانی بە دەستی دوو هێزی دەسەڵاتدارەوە بووە، هەمیشە بە شێوێک لە شێوەکان خۆی سەپاندووە بەسەر دەسەڵاتدا و ناشێوێت خەڵک وشار بیتەوە، چونکە لە هەر وڵاتێکدا ئەگەر گەنجانیان وشار بوون، خەڵکەکەی وشار بوون، ئاگاداری ماف و داواکاریەکانی خۆیان بوون، هیچ کاتێک دەسەڵات ناتوانانی فەرامۆشیان بکە. هەر لە چوارچێوەی گرنجیدان بە ڕۆڵی گەنجان ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کۆڕێکی بۆ سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان ساز کرد و تیشتی خستە سەر ڕۆڵی گەنجان و ئاشنابوون بە ئەرک و مافەکانی گەنجان. بەڵام بەڕاستی ئەم دەسەڵاتی ئێستا کە هەیە چین و توێژێک کە لە خەیاڵی نەبێ و لە بیری نەبێ وە گرنگی پێنەدا دەتوان بڵم گەنج و لاوەکانمانە، بەڵکو بە پێچەوانەوە کۆمەڵێک هۆکار و فاکتەر هەیە کە گەنج هەر ئاگای لە ژیان و لە وڵات و لە دەسەڵات و لە حکومڕانی و لە مافەکانی نەبێ، مەشغوڵی کردووە، سەرقاڵی کردووە. پێی خۆشە خەڵک ئاوا مەشغوڵ بێ ئاگا بێ و حەز دەکات خەڵک هوشیار نەبێ. کاتێک خەڵک و میلەت هوشیار بێ و بزانێت کە ئەم ماف و ئەم حەقانەی هەیە پێویستە دابین بکرێ و هەوڵیشی بۆدا گۆڕانکاری و چاکسازی و دەستکەوتنی مافەکان لێرەوە دەست پێ دەکات. بەڕاستی هەتا میلەت و خەڵک هوشیار نەبێ بە هەموو مافەکانی خۆی و هەوڵیشی بۆ نەدا، بەڕاستی ناتوانێت گۆڕانکاری دروستکە. زۆرێک لە وڵاتە پێشکەوتوەکان کە بە ئەم ڕۆگەیشتون سوودیان لە داهێنان و تاقە و توانای گەنجان وەرگرتووە، بەڵام لە هەرێمی کوردستان گەنج دوای تەواوکردنی قۆناغەکانی خوێندن بێکار دەمێنێتەوە یاخود کارێک دەکا کەوا لەگەڵ پسپۆریەکەی گونجاو نییە. سەرڕای ئەمەش ڕێژەیەکی زۆری کافتریا لە شارەکانی هەرێمی کوردستان کراونەتەوە و گەنجان بە بێکاری کاتیان تیادا بەسەردەبەن و هۆکارێکیشن بۆ بەلاڕێدابردن و سەرگەردانکردنی گەنجان. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی خەلیفان.